یەکەم سەردانی عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراق بۆ واشنتۆن لە هەلومەرجێکی هەستیاردا ئەنجام دەدرێت و چاوەکان بۆ ئەنجامەکانی ئەم سەردانە زیاتر لەسەر دیدار و وتوێژە فەرمیەکانن. بە بڕوای چاودێران بۆ بەغداد ئەم سەردانە هەوڵێکە بۆ نوێکردنەوەی هاوبەشی ئەستراتیژیەکەی لەگەڵ ئەمریکا، هاوبەشیەک کە لە ماوەی 2 دەی ڕابردوودا لە نێوان هاوکاری ئەمنی و پشتیوانی سیاسی و بەرژەوەندی ئابووریدا گەشەی کردووە، بەڵام هەمیشە لە ژێر کاریگەری گۆڕانکاریە ناوخۆیی و ناوچەییەکان بووە. بە پێی زانیاریە ڕۆژنامەوانیەکان لە سەرمێزی گفتوگۆ یەکەم بابەت ئاسایشە. گەرچی عێراق ڕایگەیاندووە هێزەکانی خۆی توانای پاراستنی ئاسایشی وڵاتیان هەیە، بەڵام بەردەوامبوونی هەڕەشەکانی داعش و ناسەقامگیری سنووری سووریا، هاوکاری لە بواری هەواڵگری و ڕاهێنان و تەکنەلۆژیا هێشتا بەشێکی گرنگی پەیوەندی نێوان هەردوو وڵاتە. بەڵام ئەجێندای سەردانەکە لە ئاسایش تێدەپەڕێت. عێراق لە قۆناغێکدایە کە زیاتر لە هەر کاتێکی تر پێویستی بە سەرمایە و تەکنەلۆژیا هەیە، بۆیە هیوادارە کۆمپانیا ئەمریکیەکان لە پرۆژە استراتیژیەکانی وزە و نەوت و گاز و کارەبا و ژێرخان بەشداریەکی فراوانتر بکەن. ئەو پرۆژانەی حکوومەت بە بناغی گواستنەوەی ئابووری عێراق بۆ قۆناغێکی نوێ دەزانێت. ئەوەی پەیوەندی بەچەکی گروپە چەکدارەکانەوە هەیە، زەیدی لە بەردەماڵنگاریەکی قورسدایە. لەلایەک گروپەکان دەیانەوێت ملکەچی گوشارەکان بۆ چەکدانان نەبن کە بە داواکاری وڵاتێکی بێگانە و جێبەجێکردنی ئەجێندای زلهێزێکی دەبینن. لەلایەکی دیکەشەوە ئیدارەی ئەمریکا مەودای سەرکەوتنی حکوومەتەکەی زەیدی بە پلەی یەکەم بەستووەتەوە بە کۆنتڕۆڵکردنی چەکی گروپە چەکدارەکان کە بە مەترسیان بۆ سەربنکەکانی خۆی لە عێراق و ناوچەکە دەبینێت. لە ڕەهەندی سیاسیەوە شارەزایان دەڵێن ئەم سەردانە تاقیکردنەوەیەکە بۆ سیاسەتی هاوسەنگی کە حکوومەتی بەغداد بانگەشەی بۆ دەکات. عێراق لە کاتێکدا هەوڵ دەدات پەیوەندیەکانی لەگەڵ واشنتۆن بەهێز بکات، لە هەمان کاتدا دەیەوێت پەیوەندی باشی لەگەڵ وڵاتانی دراوسێ و هێزە هەرێمیەکانیش بپارێزێت، بێ ئەوەی ببێتە بەشێک لە ململانەی نێوانیان. بەڵام هێشتا وەڵامی تەواوی پرسیارێک نادیارە، ئەویش ئەوەیە ئایا ئەم سەردانە دەبێتە دەستپێکی قۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانی بەغدا و واشنتۆن یاخود تەنیا دیدارێکی دیبلۆماسی ڕۆتینی دەبێت. چاودێران دەڵێن وەڵامی ئەم پرسیارە تەنیا لە سازدانی کۆبوونەوەکانەوە بەدەست نایەت، بەڵکو لەو ڕێکەوتن و گرێبەست و هەنگاوەکردەیانەوە دەردەکەوێت کە لە دوای تەواوبوونی سەردانەکە دەخرێنە بواری جێبەجێکردنەوە.